بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقەکەین کە بڕیارە ئەم ساڵ لە 11 ئەنجام بدرێت. کۆی گشتی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بۆ ئەم ساڵ بۆ 11 28 ملیۆن و 709,889 کەسە. لە هەرێمی کوردستان چەند کەس مافی هەیە 3 ملیۆن و 789,360 کەس مافی دەنگدانیان هەیە. باش قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە 24/4/2025 دەستی پێکرد تاکو 24/5/2005 بەردەوام بوو. تەمەنەمە لە 24/3 بۆ 24/4 بوو، دوایی مانگێک لەبەرەوەی خەڵک زۆر سەردانی ناوەندەکانی تۆماریە کرد، مانگێک درێژ کرایەوە تاکو 24/5 دەتوانن خەڵکی سەردانی ناوەندەکانی تۆمارەکان بکەن. ئەو بەڵگانی کە پێویستە پێیان بێ بۆ ئەو بابەتانی دواتر باسیەکەین وەکو نوێکردنەوە و گواستنەوە ئەمانە بە شێوازێکی گشتی کارتی نیشتیمانی یاخود پێناسی باری شارستانی ڕەگەزنامەی عراقی ئەوەی کە کارتی نیشتیمانی نەبێ ئەتوانێت پێناسی باری شارستانەکەی یان ڕەگەزنامەی عراقی واتە جنسیە. هەروەها کۆبوونی خۆراک فۆرمی بایعی، هەروەها کارتی زانیاری دەبێت پێبێت. زۆر باشە. نوێکردنەوەی تۆماری دەنگدەران نووسینگەکانی کۆمیسیۆن کراون پشوو نایانگرێتەوە، تەنانەت ڕۆژانە لە 8 بەیانی بۆ 5 ئێوارە دەوامەکەن، هەروەها هەینی و شەمانیش پشووەرناگرن و ئەمان دەوامەکەن. باش کارەکانی قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بزانین چی و چی لە خۆیەکرێ. یەکەم زیادکردن، بۆ نمونە منداڵێکە یا کەسێکە کە تەمەنیە بێتە 18 ساڵ دەتوانی زیادیکەی بۆ تۆمارەکە. تۆمارکردنی بایۆمەتری لەدایکبوانی 2007 تاوان ئەم ساڵ ئەوانەی کە لە ساڵی 2007 تا لەدایک بوون مافی ئەویان هەیە کە لە هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەی نوێنەرانی عێراق بەشداری بکەن و دەنگ بدەن. گواستنەوەی ناوەندی دەنگدان بۆ نمونە لە ناو پارێزگایەکە لە بنکەیەک بۆ بنکەیەک، لە قەزایەک بۆ ناحەیەک، لە ناحەیەک بۆ شارێک دەتوانیت گواستنەوە ئەنجام بێ، یان تەنانەت لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر. بۆ نمونە تۆ دەنگدانەکەت لە هەولێرە بەڵام خۆت دانیشتوی پارێزگای سلێمانیت، ئەو بەڵگانەی کە پێویستە بیسەلمێنی تۆ خەڵکی پارێزگای سلێمانیت و دانیشتوی سلێمانیت دەیبیت لەم ماوەیە دەتوانیت بیگوازیتەوە. ڕاستکردنەوە بۆ ناوێک هەڵەی تایە لە ناوی سیانی چواری دایک یان هەر بابەتێک دەتوانیت ڕاستکردنەوەش ئەنجام بیت. سڕینەوەی ناوی مردووان کاتێک کەسێک یەکێک لە ئەندامانی خێزان وەفاتەکە دەتوانی سەردانی ئەم ناوەندانە بکەیت و ناوەکەی لە تۆماری دەنگدەران بسڕیتەوە. طبعاً ئەبێت ئەمە وەفاتنامەشت پێبێت بابەتی دادگا. تۆمارکردنی هێزە ئەمنیەکان ئەوانەی کە لە هێزە ئەمنیەکانیان یان لە هێزە ئەمنیەکان و خانەنشینە بن دەبێ با بڵێن بەڵگەنامەی ڕسمی لەگەڵ خۆیانە بەرن بۆی کە ناوەکانیان لە ڕۆژی دەنگدانی تایبەت دەربهێنرێت و بخرێتە دەنگدانی گشتی و لەگەڵ کەس و کارەکانەکە. هەروەها تۆمارکردنی ئاوارەی پارێزگاکان، ئەمانش ئەو ئاوارانەی کە لە نێو خۆی عێراق ئاوارە بوون و لە پارێزگاکانن دەتوانن چی بکەن؟ دەتوانن لەو ناوەندانە ئیشەکانیان بۆ بکرێت. هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بێگومان دەنگدەر بەبێ کارتی دەنگدان، کارتی بایۆمەتری بە هیچ جۆرێک ناتوانێت دەنگ بە. تەوان لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان ئەوە بوو نزیکی 2,900,000 کەس کارتی بایۆمەتریان دەرێنابوو، نزیک بە 800,000 کەس کارتی نەبوو. ئەوانەی کارتیان نەبوو نەیانتوانی ئەسڵەن بەشداری پرۆسەکە بکەن. بۆیە ئێستا ئەوانەش و هەر کەسێکی دیکە کە کارتی دەنگدانی نێکە بێتە کارتی بایۆمەتری دەتوانێت سەردانی ناوەندەکان بکاتە 24/5/2025 بووی کە کارتەکە دەربێنێ ئەگینە دەنگدەر بەبێ کارتی دەنگدان ناتوانێت بەشداری لە پرۆسەی هەڵبژاردنە بکات. ئەمەی باسمان کرد بەژمارە بوو لەسەر نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە ئەم ساڵ 11 ئەنجام.